Now this takes me back. سڵاوتان لێبێت خۆشەویستان بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی نوێی کەناڵی کورگەڵیش ئەمڕۆ چەندین وشە و قسەی نوێی زمانی ئینگلیزی فێرە بین و ئاشنایانە بین بۆ یەکەم جارە ڕاهێنان و پراکتیسی ئینگلیزی بکەین لەسەر ئەنیمی خۆتان دەزانن کەناڵی کورگەڵیش لە سەرەتاوە بە یاری ڤیدیۆیەکان و فیلم و ئەنیمەیشنەوە هاتووە و ئێستاش ئەنیمی بۆتان هێناوە گرنگ نییە تۆ لە چیدا ئینگلیزیەکەت باشترەکەی گرنگ ئەوەیە بزانیت لەکوێ ئینگلیزیت باشترەکەی بێگومان ئێرە کورگەڵیشە هەموو شتێکی لێیە زۆر باشە ئەنیمی ناروتۆمان هەیە و با ئێستاش دەست پێ بکەین و بە فێربوونی چەندین و شۆ قسەی نوێ Who are you aiming at? 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 واتە نیشانە لە چێگریت ئەمە ڕستێکی ئامادەکراو لە بەریکەن هەر کاتێک ویستان بڵێن نیشانە لە چێگریت بڵێ Who are you aiming at? نیشانە لە چێگریت What can we do? You're just too fast for our attack. What can we do? You're just too fast for our attack. What can we do? You are just too fast for our attacks. واتە ئێمە ئەتوانین چی بکەین؟ تۆ بۆ هێرشەکانمان زۆر خێرایت. تۆ بۆ هێرشەکانمان زۆر خێرایت. ئێمە ئەتوانین چی بکەین؟ I'll say it again. I'll say it again. I'll say it again. I'll say it again واتە دووبارە ئەیلێمەوە. دووبارە ئەیلێمەوە. I'll say it again. دووبارە ئەیلێمەوە. I use lightning style. I use lightning style. I use lightning style. I use lightning style. واتە من ستایلی هەورە بروسکە بەکارهێنم یان ستایلی بروسکە بەکارهێنم. I use واتە بەکارهێنم. ستایلی چی؟ lightning. lightning. ئەگە بە خێرایی بیلی ئەوها بیلی باشترە. lightning. lightning. lightning واتە بروسکە. ئەگەریش بە هێواشی ئەیلیت lightning. lightning بروسکە. And when I arm myself with lightning style. And when I arm myself with lightning style. And when I arm myself with lightning style. واتە وەکاتێک خۆم پڕچەکەکەم بە ستایلی بروسکە. ئەوە هیچ lightningەکە واتە بروسکە. I arm لێرە گرینگە. I arm واتە خۆم پڕچەکەکەم. خۆم پڕچەکەکەم ناواتە هەر پڕچەکەکەم. پڕچەکەکەم. واتە چەکدارەکەم. بۆ نمونە تۆ خۆت ئامادەکەیت بە بەکارهێنانی چەک. ئەنجا لێرالێتی I arm myself واتە خۆم پڕچەکەکەم. باشە خۆم چەکدارەکەم واتە چەک بەکارهێنم. جالێ وەکاتێک من خۆم پڕچەکەکەم بە ستایلی بروسکە. My speed and defensive power. My speed and defensive power. دوایەوەی کەوا وتی من خۆم پڕچەکەکەم بە ستایلی بروسکە یەکسەرم قسەی کرد. My speed and defensive power. My speed and defensive power واتە خێراییم و هێزی بەرگریم. خێراییم و هێزی بەرگرین چی لەکەی؟ با بزانین چی لە دوایەوە. بەزەوەش بزان سپید واتە خێرایی، defensive واتە بەرگری، power واتە هێز. Or exceed the limits that my body normally puts on them. Or exceed the limits that my body normally puts on them. Exceed the limits that my body normally puts on them. واتە سنوورەکانە بەزێنن کە جەستەم بە شێوەیەکی ئاسایی بەسەریاندا ئەسەپێنێت. Exceed واتە تێپەڕاندن، بەزاندن. Limit واتە سنوور. Body body نووسراوە body واتە جەستە. Normally واتە بە شێوەیەکی سروشیان بە شێوەیەکی ئاسایی. Puts on them پێکەوەیە. واتە بەسەریان ئەسەپێنێت. ئێستا قسەکانی با پێکەوە بکەنین و بزانین ئەڵێ چی. And when I arm myself with lightning style, my speed and defensive power exceed the limits that my body normally puts on them. واتە وەکاتێک من خۆم پڕچەکەکەم بە ستایلی بروسکە خێراییم و هێزی بەرگریم سنوورەکان تێپەڕێنن کە جەستەم بە شێوەیەکی سروشتی بەسەریان ئەسەپێنێت. قسەکە کەمێ قورسە بەڵام ئەو شانێکە گرنگن لێرەوەیە. I arm خۆم پڕچەکەکەم. I arm myself واتە خۆم پڕچەکەکەم. Lightning بروسکە. Lightning style ستایلی بروسکە شێوازی بروسکە. My speed خێراییم. Defensive power هێزی بەرگری. Exceed تێپەڕاندن بەزاندن. Limit سنوور. Body نووسرا body ئەوە پێوتری body واتە جەستە. Normally بە شێوەیەکی سروشتی بە شێوەیەکی ئاسایی. Puts on them بەسەریانە سەپێنێت. بەسەریانە دایەنێت. So unless you attack with wind style. So unless you attack with wind style. So unless you attack with wind style. So unless you attack with wind style واتە بۆیە مەگەر ئێوە هێرشکەن بە ستایلی با. Wind واتە با. Wind style واتە ستایلی با. Attack واتە هێرش هەروکوتمان. So واتە بۆیە یان کەواتە هەردووکێ بێت.
unless واتە مەگەر unless واتە مەگەر so unless you attack with wind style واتە بۆیە مەگەر ئێوە هێرشکەن بە ستایلی با You'll never be able to stop me! You'll never be able to stop me! You will never be able to stop me. You will never be able to stop me. واتە ئێوە هەرگیز ناتوانن من بوەستێنن. You will never. Never واتە هەرگیز. Be able واتە توانین هەر شتێک توانین بێ توانە. Be able to stop me. واتە ئەتوانن بموەستێنن. بەڵام لەبەرەوەی never لە پێشێتی ئەی کاتە نەرێ. واتە ئێوە ناتوانن هەرگیز من بوەستێنن. قسەکەی بەو شێوازەی لێدێ ئەلێت بۆیە مەگەر ئێوە بە شێوازی با هێرش بکەن مەگەر نا بەو شێوازە هێرش نەکەن هەرگیز ناتوانن من بوەستێنن But even with wind style, we can't land a blow. But even with wind style, we can't land a blow. But even with wind style we cannot land a blow. واتە بەڵام تەنانەت بە ستایلی باشەوە ئێمە ناتوانین گورزێکشی لێ بوەشێنین یان لێی بدەین. But even واتە بەڵام even واتە تەنانەت even واتە تەنانەت with wind style واتە بە ستایلی با wind واتە باوتمان we cannot ئێمە ناتوانین دەستەواژەی land a blowمانەیە land a blow واتە گورزێکی لێ بوەشێنین یان لێی بدەین لێدانە لە دوژمنەکەت لێی بدەین we cannot land a blow ناتوانین لێی بدەین بۆ یەک جاریش بێ ناتوانین لێی بدەین No. Wait a second. No. Wait a second. No. Wait a second. Wait a second ئەوە هەر لەبەری کەن ڕستێکی ئامادەکراوە زۆریش پێویستانە بێ wait a second. Wait a second. چۆنە خوێندرێتەوە wait a second بیلێنەوە چەند جارێک wait a second واتە چرکەیەک چاوەڕێکە wait a second چرکەیەک چاوەڕێکە جا ئەم لێرا لێن no wait a second واتە نەخێر چرکەیەک چاوەڕێکن Wind unit! Attack formation C! Let's go! Wind unit attack formation C let's go Wind unit واتە یەکەی با attack formation C واتە ڕیزبەندی هێرشی C let's go با بڕۆین لێرا لێ یەکەی با ڕیزبەندی هێرشی C attack واتە هێرش formation واتە ڕیزبەندی C جۆری پلانەکەیانە let's go واتە با بڕۆین جا لێرە unit بزانن unit واتە یەکە باشە wind unit یەکەی با attack formation C واتە ڕیزبەندی هێرشی C Instead of doing it quietly. واتە لە جیاتی ئەوەی بە بێدەنگی بیکەن instead of واتە لە جیاتی هەموو جامە بزانن instead of واتە لە جیاتی instead of doing it quietly واتە لە جیاتی ئەوەی بە بێدەنگی ئەمە بکەن لە جیاتی ئەوەی بە بێدەنگی ئەمە بکەن quietly واتە بە بێدەنگی She announces exactly how they're going to attack. دوایەکەوە ئەم پیاوە وتی لە جیاتی ئەوەی بە بێدەنگی ئەمە بکەن ئەنجام قسەی کرد she announces exactly how they are going to attack واتە شی مەقسەدی ئەو کچەیە وتی ئەو کچە ڕایگەیان کەوا بزەبت چۆن هێرشەکە بکەن she announces ئەو ئێسە ئاخیر لەبەر شیەکە دانراوە خۆی announce واتە ڕاگەیاندن she announces واتە ئەو ڕایگەیان چی ڕاگەیاند exactly how they are going to attack واتە بزەبت کە ئەوان چۆن هێرشەکەن exactly واتە بزەبت Now, group wind star jutsu! Now group wind star jutsu واتە ئێستا جوتسوی ئەستێرەی بای بە گروپ یان بە کۆمەڵ wind star واتە ئەستێرەی با ئەوە دیارە ناوی تەکنیکەکەیانە جوتسو شەر وشەیەکی یابانیە بەمانەی هونەری جەنگی وشتی وا دێت جوتسووە ناوی جالێ ئێستا جوتسوی بای ئەستێرەی بە گروپ یان جوتسوی wind starی بە گروپ A wide range jutsu designed to overtake my speed. A wide range jutsu designed to overtake my speed. A wide range jutsu designed to overtake my speed. واتە جوتسویەکی مەودا فراوان کە دیزاین کراوە بۆ داگیرکردنی خێراییەکەم بۆ بەزاندنی خێراییەکەم ببورن. Overtake واتە بەزاندن تێپەڕاندن بۆ نمونە شتێک لە شتێکی تر ئەباتەوە واتە بەزاندوێتی تێپەڕی داوە زاڵ بۆ بەسەریە ئەو overtakeە. A wide range واتە مەودا فراوان باشە A wide range jutsu واتە جوتسویەکی مەودا فراوان دیزاین کراوە تو چی واتە بۆچی overtake my speed واتە بۆ بەزاندنی خێراییەکەم
کەواتە a wide range jutsu designed to overtake my speed. واتە جوستوویەکی مەودا فراوان دیزاین کراوە بۆ ئەوەی کە خێرایەکە بۆی بەسەر خێرایەکەم ئازاڵ بێ بۆی خێرایەکەم تێپەڕێنێت. خۆشەویستانی کەناڵی کورگڵیش لێرەدا گەشتە کۆتایی ڤیدیۆی ئەمڕۆمان ئەمەش ڤیدیۆی ناروتۆ بوو کە لەگەڵیدا باشترکردنی ئینگلیزیمانە بوو. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بووبێ، لایکتان بێ نەچێوەکو پشتگیریەک و بەردەوامیمان و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن ئەگەر ئەندامی نوێن. تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.